خۆشەویستانی کورسان و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. هەڵبەتە ئەم شەو دوو تەوەرمان هەڵبژاردووە بۆ پانۆڕامامانەوەی گفتوگۆی لەبارەوە بکەین. بابەتی یەکەم پرسی ئەو ململانەیە کە لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە بە جۆرێکە ئێستاوان لە دانوستاندان وەکو زانیاریەکان یان سەرچاوەکانی هەواڵیان ڕاستتر بڵێن وەکەوەی عەباس عەراقچی باسی کردووە کە ئەوان وەرەقەیەکیان وەرگرتووە وەرەقەیەکیان تەسلیم کردووە و تاکە وەلەزاری دیبلۆماتکارێکیەوە تاکە کێشە کە تا ئێستا مابێت پرسی سزاکان و مامەڵەکردنە لەگە ئەو سزانەی کە لەسەر ئێران هەن. بەڵام هەر شەو دەبێتە کاژمێر 11 بۆ 12 هەندێک لە مێدیاکان دەڵێن کاژمێری سفر دیاری کرا. دوێنێ شەوتیان دۆناڵد ترەمپ پشوەکەی ڕەت کردوێتەوە و قومێنێ شتێک بە شتێک دەکات. لەو لاشەوە ئێران دەڵێت چەند هێز کۆ بکەنەوە کاریگەری لەسەر ئێمە نابێت. ئەم دۆخە بەرەوچوێ هەنگاو دەنێت باشترین بژاردەی ئەمریکا لە بەرامبەر ئێران چی دەبێت و باشترین بژاردەی ئێران بۆ ئەمریکا چی دەبێت و دۆخی عراق وەرێمی کوردستان بەرەوچوێ هەنگاو دەنێت لەگەڵ بەڕێز دکتۆر سامان شاڵی پسپۆڕی نێودوڵەتی گفتوگۆی لەبارەوەکەین. دواتریش لەبارەی مەسلەی دۆخی عراق و ئەو ئاڵۆزیانەی لەبارەی پێکێنانی ئەنجومەنی وەزیران و کابینینی و گفتوگۆ لەگەڵ کاروانیاروی سەکەین. دکتۆر جان سوپاس دەکەم بۆ کەمیشە کاتی جەنابتمان کرد. سڵاوت لێ بێم کاتت باش لە هەولێرەوە لەگەڵمانی وەکو باس و خواسانەکی دای جەنابیشت هەیە بەرگوێتەکەوێ بەڵام دیوە قوڵەکەی ئەم بابەتە لای جەنابتان چی یعنی ئایا ئەمریکا و ئێران گەیشتون بە بابەتێک کە مقنعکەر بێ بۆ هەر لایەکیان؟ سپاس بۆ ئەم چاو پێکەوتنە و سڵایش بۆ میانەکەی بەڕێزێت. طبعا ئەم ململانەی کە هەیە لە بینی ئەمریکا و ئێران طبعا ئێران دائما ئەمریکا و ئیسرائیل بەیەک پاکت سەیرەکە ئەمە ململانەیەکی گەورەیە لە ناوچەکە بۆ لێ هەمووەک و جەنابە بەحسی کرد میدیاکان ئەڵەن ساعت سفر دەسی پێکرد یان دەسی پێ نەکرد. ئەوە هەڵخەڵەتان نییە کە بەڕاستی خەڵک ئەبێ بزانێت کە ئەوانەی کە ئەزانن کە بڕیاری لێدانی ئێران کەیە چەند کەسێکن بە پەنجەی دەزەبژێرن. کەس لەو کەسانە زیاتر کەس نازان لەبەر ئەوە هیچ کەسێک نازانیە سەعاتی سفر چەنە. ئەمە هەمووی تەخمیناتە خەڵکەکە. ڕاستەکە هێزێکی زۆر هەیە لە ناوچەکە ئەوە حملەی پەیوەندی بەوە نیە پەیوەندی لەوێ ئەو خواستی کەسیە پەیوەندی بە زانیاریەوە نییە کە دەڵێن ڕەنگە لە کاژمێرەکانی کۆتایی لی بدا. جا هەندێک خەڵک وا تەحلیلیشەکە بەڕاستی ئەڵێن وا ئەزانن لای لە ئەمریکاش کاژمێر دوو شەو ئەوانەی ئەڵێن مەخەون کاژمێر دوو شەو لێدا. ینی ئەمە لە چیەوە دێ میدیان ڕاوێکاتەوە ئەو ئاخر کاکە ئەوە غەڵەتەکەیە چونکە ئەو معلوماتە ئەو زانیارانە لای چەند کەسێکن وەکو وتم لە پەنجەی دەست زیاتر دەرناچێت. ئەمە هەر میدیای و تەخمیناتە و بەداخەوە لێرەش خەڵکانی زۆر هەیە کە بەو خەتا ئەڕۆن بەو هەڵایە ئەڕۆن بڵێ لێ ئێرێ کاتەکەی دیار نییە بەس ئەوە نەبڵە ئەگەر بتوانیت. اینجا لێیانەکەش کە لێ ئێرێت تەبعاً زەرەریشی ئەبێ بۆ ناوچەکە هەمووی ئەگرێتەوە و ئێران خۆی ئەڵێ لە هەچی مەساڵحی ئەمریکیە لە ناوچەکە لێ ئێ یعنی نەیشاردۆتەوە ئەگەر لە ئیسرائیل داخل بیان داخل بێ لێ ئێات لەو قاعدانێ و مەساڵحانەی هەیە هەتاکو ناوی عێراقیشی هێناوە کە لێ ئێات. عەجەبا ئەمە مەسلحەتی چیتە وە چییە؟ ئایا ئەم لیانە ئەگەر ئەخر با نەختە دووری خەمەوە ئەم هینە ئەم لیانە ململانەی چێە و چێ ئیسیفادەی لێکە؟ ئایا ڕاستە لەسەر مەسەلەی ئیسرائیلە؟ ئایا ڕاستە لەسەر ئەوەیە کە سلاحینەوەی وشتەکەی هەیە و لەبەر ئەوە ئەبێ لی بات یان نەختێ ڕسمەکە فراوانتر بکەین؟ فەرموو ئەڵێ هەچی سەیتەرە بکاتە سەر ئێران سەیتەرە کاتە سەر خەلیج، هەچی سەیتەرەش بکاتە سەر خەلیج سەیتەرەکە لەسەر سەیی 20 نەوتی جیهان 25 نەوتی جیهان لەو خەلیجەوە ڕوا. اینجا ئەگەر سەیریکەی سین سەی 75 نەوت لە عالەمە کرێت
سەی چلی لەو ناوچەوەیە کە خەلیجە با بڵێن و سەی 15شی لە ئێرانەوەی بە قاچاق کە ئەڕابۆی کەواتە مەسەلەی شەڕەکە ئەمریکا و سینیشە ئەوێ ئەو سین سناعاتی و شتی نەختێ سەیتەرە بکاتە سەر ململانەکەی سین و ئەمریکا ئەم ناوچەیەشی گردوێتەوە ئێرانیش بەشێکە لەو یاریە لەبەر ئەوە ئەمریکا ململانێکی گەورەی هەیە مەسەلەن سەی پێنجی نەوتی ڤێنزوێلایە برد ئێستا ئەو سەی پێنجەی نەما ئەبێ لە شوێنی کەمی کڕێ سین ئەگین مەعمەلەکانی پەیکەکەوێت وەکوتم سەی 75 ئەو نەوت هاوردەیەکە لەبەر ئەوە یاریەکە زۆر قوڵترە لەوەی کە هەر بچووچکەینەوە لەسەر مەسلەی ئێران و نەوەویەکەی و چەکی بالیستەکانی بەڕێز دکتۆر لەبەر ئەوە بڵێ ببوورە بەڕێز دکتۆر لە چه حاڵەتێک شەڕ لە نێوان ئەمریکا و ئێراندا نابێت لە چه حاڵەتێک و ئەگەر ئێران بەچی ڕازی بێ بەکام لەو خاڵانەی کە بە پێی وێنە گەورەکە بێ نەک بە پێی ئەو وێنەی بێ کە وان لە ئێمە گەیاندووە موشەکە بالستەکان و زائیدەن مەسلەی نەوەوی و مەسلەی هەڕەشەی پرۆکسیەکان کە بە تەواوەتی نەماوە بەرامبەر بە ئیسرائیل یعنی لە چه حاڵەتێکدا ئەگەر ئێران ڕازی بێ ئەمریکا ئەمە واز لە زمانی هێزە هێنێت من حەزەکەم ئەوە بڵێم کە ئێران ئەوەی کەبی دۆڕێنە لەسەر عرز لەسەر مێزی گفتوگۆ دائیمەن زیرەکن و ئێبنەوە بەڵام ئەوان حەزەکەن درێژە بە گفتوگۆکان بن بەڵام ترامپ ئەوەی ناوێت و باش تێگەشتون لەوەی ترامپ وەڵامی زووی ئەوێتەوە لە کارەکانی یعنی ئەو نەفەس درێژ نییە لە کارەکانیە ئەوێ شت زوو حەلکرێت درێژە نەکێشێت ئەوە ترامپە اینجا وەکو بۆ سوالەکەی جەنابێ ئەگەر هاتوو ئێران ڕازی ببێت بۆ ئەوەی کە لەسەر مێزی گفتوگۆیە یۆرانیۆمەکەی تەسلیم کات و تەخسیبی بگاتە سفر و بالیستەکانی لە 600 کیلۆمەتر زیاتر نەڕۆ واز لە نەکان بێنێتەوە طبعاً ئەمە بۆ هەی مەقابلی ئەوەی عقوباتی لەسەر لا بچێت اینجا ئێران لەو حاڵەتە شەڕ نابێت بەڵام ئەمە سیاسەتە هەموو ئەگەرەکانی تایە لەوانەیە لە بەرنامەی نەوەیەکە ڕێبکەون ئەوانی ترکەن بە مەراحل بەڵام بەراحلی دروژ نابێ ئەم هێزە قورسەی کە هاتۆتە ناوچەکەوە طبعاً خۆتان نزانن یعنی وەکو وتم بە قووەترین هێزی ئیستا لەم ناوچەیە وەکو هەموو ئەڵێن لە هەج کاتێکا لێرێت بەڵام لیانەکەش چۆنە بێ ئایا ئەگەر لێ بدرێ زەربەیەکە بەقەت لەو شوێنانەی کە دیاری کراوە یان زەربەیەکە کە ئەبێ حکوومەتەکە لا بچێت ئایا لیانەکە گۆڕانکاری تەواوە بێت ئەمە هەمووی ئەبێت بوترێت چۆن ئەبێت نەتیجەکەی چۆنە بێت طبعا نەتیجەکەی ئیستا بۆمان دەرناکەوێت چکە خۆیان نەزانن ئەم زەربەیە لێن زەربەیەکی خاتیفەیە زەربەیەکی مەدادورە ئەمانە هەموو ئەگەرەکان کراوەتەوە لە بەردەمی سەرۆکی ئەمریکا ئەگەر هات و بڕیار بە کە لێی بدا طبعا خۆ دەزانی زۆرینەی جەمهوریەکان لەگەڵ ئەوان کە لێ بدرێت و خەڵکێکی کەشێ لە ناو دیموکراتەکانە دژین بەڵام لە ناو دیموکراتەکانیشە خەڵک هەیە پشگیری ئیسرائیلەکەن اینجا ئەمانە ئەگەر هەمووی کۆکەیتەوە مەشاکلێکی زۆرە بێ بۆ ناوچەکە خوا نەخواستە و ئێمەش پرشکمان بەرەکەی وەکو هەرێمی کوردستان بێگومان بەڕێز دکتۆر ئێران توانای سەربازی ماوە وەکۆی کە پێشتر بینیمان لە شەڕی 12 ڕۆژەدا کە موشەکە بالیستەکانی دەگەیشتە ئیسرائیل و زیانی مادی و جانیشی بەری ئیسرائیلەکان گەیاند مثلا ئیسرائیل ئێرانیش هەڕەشەی تون دەکات ئەم چارە وەک جاری پێشووتر نابێ ڕەنگە مەسەلەن تۆ ئەگەر بابەتەکە لە دوێنە گەورەکەیە مثلا لەوێنە گەورەکەیە کە پەیوەندی بە مەسلەی ئابووریەوە بێ پەیوەندی بە چینەوە هەبێ بە ڕوسیاوە هەبێت تا ڕادەیەکی زۆر ئەوانیش لە ژێرەوە ئەو فترێ شتێکیان کردبێ وەکو کرمانجی دەڵێن دەستێکیان دابێتە ئێران ینی ئێران ئەمجارە ئەویش ئەتوانێ مەسەلەن وەڵامی هەبێ یان ئەگەر خوانە کردە حاڵەتی سەربازەکە ڕوویدا مەبەستم بۆ مرۆڤایەتی خوانە کردەکە کە هەر
شەڕێک ماڵوێرانیشی بۆ مرۆڤایەتی بەدواوەیە. بەڵێ ڕاستەکەی چووکە ئێستا وەکو ئەو زانیارەیە تون سین چەکی بەهێزی یاونەتێ خاستن بەرگری ئاسمانی لە ساروخەکانە و وەکو خۆشیان ئەڵێن جمهوریەتی ئیسلامی ئەڵێ سلاحی تازەترمان هەیە چەکی بەهێزترمان هەیە تۆربیدمان هەیە کە پێڵن حوت کە ئەوە توانێ ئەو باریجانە نقمکە وەکو خامنەئی وتی ئەو باریجانە لە بنی دەریاکانە ئەبینێتەوە. تەمان ئەمانە هەمووی تهدیداتە. ئایا چێ زەربەی ئەو یەکەم لێ ئەیات وە زەربەکە چۆنە بێت؟ ئایا ئەو لێدانەی کە لێ ئەیات لەو شوێنانە ئەیات کە ئەو چەکانەی هەیە تەمانەوان هەمووی ئەزانن قسمێکە شارێتەوە قسمێک ناشارێتەوە ئەوان لە ئاسمانەوە بە دەقیقی سەیری هەموو شتێکەکەن. وطبعا ئەمریکا سینیش و رووسیاش زانیاری باشێن بە ئێران بزان شتەکان دەچوایە. ئەم شەڕە شەڕێکی ئاسان نابێ شەڕێکی قورزە بێ بەڵێ ئێران خۆی بەهێز کردوێتەوە بەڵام ئایا ئەو هێزە بەرامبەر هێزی ئەمریکا و ئیسرائیل ئەتوانێ خۆی ڕابگرێت یان ئەوە تا ئێران هەر چۆنەڵێ پەلاشقەیەکە و یعنی تر شەڕەکە ئەگەر بڕوات تەشەنە بکات نەخوازراوە بۆ هەموو لایەک و سعودیە و دەوڵەتانی خەلیجیش طبعا ئەوانیش دەوریان هەیە کە ئەم شەڕە نەبێت. قەتەر دەوری هەیە، ئەمارات دەوری هەیە، سعودیە دەوری هەیە، ئەمانە هەوڵێن کە شەڕەکە نەبێت. بەڵام خۆتەزانی ئەمە سیاسەتی وەکو وتم لە ڕسم گەورەکە هەر مەسلەی منطقەکە نییە ناوچەکە مەسلەی سین و رووسیاش لە مەسلەکە هەیە بەڵام بڕوا ناکەم ئەوان وەکو حەلیفێک بێنە ناو شەڕەکەوە. بەڵام ئەمریکا لە زۆر شوێنەوە ئەتوانێ لێیە لە ئەزەربایجان و لێە قەواعیدی تری هەیە لە ناوچەکە لە خەلیجایەتی لە باریجەکانایەتی لە جێرالفۆرد ئێستا نزیکی ئیسرائیل بۆتەوە ئەویش هەموو باریجاتی هەیە مدەمیراتیان هەیە. شتەکە زۆر زۆر ئالۆزە و هەر لە گارسیە جەزیرەی گارسیە تقریبا 3500 کیلومتر لە تایرانەوە بیتوەکان لەوێن یعنی ظاهرەیەکی زۆر بەقووەتە بەڵام زۆر کەسێڵێ ئەم مەسرەفەزلەی کردوم قووەتە گەورەی هێناوەتە ناوچەکە لی نایات حیاچوونە نە حیاچوون نییە. شەڕەکە نەبێت باشترە بەڕێی من لەوەی کە ببێت چونکە ڕۆژێکی شەڕ مەعادلەی هەموو ئەو پارانەی ئەو مەسرفانەکە کە ئەم باریجانە هاتوون و تۆ بڕۆنەوە دەرەوە. لەبەر ئەوە هەموو ئەگەرەکان لەسەر میێزی گفتوگۆ هەیە هەموو ئەگەرەکان هەیە بەڵام هیوادارین ئێمە ئێران هەچێ بێت دراوسێمانە و ئەمریکاش حەز ناکەین چونکە حەلیفمانە و بەرژەوەندی گەورەی هەیە و ئەتوانێت زەرەرێکی گەورە لە عێراق بە ئەگەر پرۆکسەکانی لە ناو عێراقیشە ئەوان دەوریان هەبێت عەزێتێکی گەورە ئەێرێ لە عێراق. هیوادارین کە بتوانن ئەم جارەش عێراق بپارێزن لەو شەڕە بەڵام ئەم جارە کە لێ بدرێت بڕوان ناکەم بپارێزرێت چونکە شەڕەکە شەڕێکی چۆنەڵێ لە چ ڕوێکەوە بەڕێز یەکجاریە وەکو بەڕێز دکتۆر لە چ ڕوێکەوە عێراق مەسەلەن ناپارێزرێ ئەم جارەگەر شەڕەکە ڕوو بداوە پریشتی شەڕەکەی بەتوندی بەرەکەوێ؟ وەکو وتم مەساڵحی ئەمریکی هەیە لە ناوچەکە ئەو پرۆکسانەی کە ئێستا هەن لە عێراقا ئەو پرۆکسانە دەستکەن بە لێدانی مەسەڵەن مەساڵحی ئەمریکی لە ناوچەکە یان ببن بە بەشێک یان چون بە خۆبەخشی شەڕکەن ئەمانە هەمووی گڵۆ بەخاتە سەر هەرێمی لەسەر عێراق و لێشی ئەیەن و لێدانەکەشی لەم جەماعەتانە بن لێدانێکی ئاسان نابێت وهی من وەکو وتم و مشکلێشی نەبێ ینی حدودی سووریاشت هەیە حدودی سووریاش لەوانەیە داخل ببێت چونکە حکوومەتی شەرع داخل بوو لە محارەبەی ئرهابی دەولیە و زۆر لەم فەسائلانێکە هەن بە حسابی ئەمریکا لە لیستی چۆنە لە لیستی ڕەشان بە ئرهابی ناچراون لەوانەیە بڵێ داخل بە تۆش لەگەڵمانە چۆ عەرز یعنی چۆ سەر عەرز و ئەگەر داخل بوو لە
چۆنەڵێ لە بەشی ڕۆژئاوای عێراقەوە داخل بوو ئەوان کەواتە منتەقەکە بەڕاستی ئەبێ بە شەڕی شیعە و سوننەیەکی گەورە و هیوادارین کوردستان خوابی پارێزێت لەم شەڕا ئێمە زۆر یعنی زەرمەند نەبین لەم کاتە و ئەمەش خۆ دەزانی ئێستا عێراقیش بە زۆر کێشەی ناوخۆی بەقوەتی شاڕوات بەڵام تر چۆن بڵێن یعنی ڕسمەکە چۆن سەیری شیەکەی دوور نییە لە عێراقەوە ئەم شەڕە بەڵام ئەتوانن وەکو 12 ڕۆژەکە شەری 12 ڕۆژە هیچ جوڵیان نەکرد هیچیان نەکرد بتوانن وسکوت بن شەڕەکە بزانن بۆ چۆگە تر ئەمە خۆشیان نەزانن ئەو فەسائلانە خوانەخوا ئەگەر ئێران نەمێنێ ئەمانیش دەوریان زۆر لاوازە بێت. بەڵێ دکتۆر نەخشەیەک بڵاو کراوەتەوە ئەوەی کە ئەڵێن بەپێی ئەبێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی هەر زۆری بە پێ و نەخشەی ئیسرائیل بڵاوی کردوتەوە لەژێر هەیمەنەی ئیبراهیمیا بێ یان ئیسرائیلا بێیان ئەمە ڕاستیان پرۆپاگەندەیەکی عەلامیە. بەخوا من لەسەر ئەو مەسلەیە مەقالەیەکی درودرێژم نووسی بوو وتم ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەخشەی تازەی ڕۆژهەڵات ئەوە نییە کە ئەم وڵاتانە بەشبەژەکرێت ئەوە نییە دەوڵەتێکی کۆن ئەڕاد و دەوڵەتی تازە دروزە بێتەوە. نەخشەی ڕۆژهەڵاتی تازە بەخێرنەوەی ئەوان دووسێشتە کاکە یەکەم مەسلەی ئاشتیە دووهەم مەسلەی ئیستیسمارات و ئابووریە سێهەم مەسلەی تەطبیع لەگەڵ ئیبراهیمیە ئەو دەوڵەتانە ئەبێ ئەمەیە نەخشەی تازە تطبیعی ئیبراهیمی زۆر گرنگە و طبعا هەمووزانن شەرع ئیمزای کردووە لەگەڵیانە و توانێت حکوومەتی شەرع ئەچێتە ناو چۆتە ناو ئەوەوە بەڵام هێشتا بە ڕسمی ئەلان نەکراوەتەوە بۆیە دەستیان وەڵا کرد کە لە ڕۆژاوا بدا و توانی سەیتەرە بکاتەوە و حدودەکەی بێتەوە حدودی عێراق و سووریا هەمووی بکەوێتەوە ژێر دەسی ئەو بەشەی ئێمە ناو بەشەی لای سەروی بڵین بینی ئێمە و ڕۆژاوا ماوەتەوە بەدەست هەرێم کردە بەڵ ئەوە بەدەست هەرێمی کوردستانەوەیە وا هیوادارین جا ئەمە مەسەلەکە ئەو دەوڵەتانی کە خۆیان ناچنە هینی ئیبراهیمیەوە ئەوە تووشی مشکلە ئەبن بەڵام طبعا ئەوەی کە ئەزانرێت هەموو لە ژێرەوە ڕازین بەڵام تەوقیتەکانی فەرقەکە و خاستن ئیستا مەسلەی ئەم شەڕە ئەبێ بگاتە ئەگەر ئێران لێرا و وەزەرێکی گەورەی پێکەوتووەیان حکوومەتە گۆڕا ئەو ساکە زۆر ئاسانە بێ مەسلەی ئیبراهیمی و هەندێکی شلەوانەی لە بەغان پێشوازیان لەو هینە کردووە و ئاشتێ کردووە. عێراق کاکە پێویستی بە ئاشتی هەیە عێراق هیلاک بوو لە شەڕە عێراق بوو ئێستا وەزعێکی اقتصادی خراپێ ململانەیەکی زۆر خراپەیە لە ناوچەکە ئەبێ عێراق ئاشتی هەبێ لەگەڵ هەموو وڵاتەکانە عێراق پێویستە هەوڵ بدا خۆی بەهێزکە ئەم مشکلانەی کە هەمانە مشکلی ئاو مشکلی تەندروستیە مشکلی زیراعەیە مشکلی اقتصادە تعلیمی عالیە مەشاکلێکی زۆر تەزەخمی مالی هەیە بێپارەیەکی زۆر هەیە بەتاڵەیەکی زۆر هەیە ئینفیجارێکی سوکانی بووە لە 2023 22 میلیۆن بووی ستا 46 میلیۆنی ئەمە هەمووی ئینفیجارە چۆن ئەم هینانە ئەخوێنیتەوە ئەم حەلی ئەم مشکلانەی داخل مشکلەکانی لە بینی هەرێم و بەغا ئێشتا کێشەیە ئەوە چەند دەورەیە کێشەکان هەمووی ئەڕوات یعنی لەم حکوومەتەوە بۆ ئەو حکوومەتە تەرحیل ئەکرێت چۆنەڵێ دوورێخرێتەوە مدەیەک نزیکە بنەوە نزیشکی نابنەوە ئەم مشکلانە عێراق پێویستی بە قیادەیەکەیە قیادەیەکی بەهێز بێ سەرۆکێکی کۆماری بەهێزی هەبێ ڕۆیای هەبێ سەرۆکیی کۆکەرەوە بێت هەروەها ڕئیس وزەرایەکت هەبێ ڕئیس وزەرایە کە بتوانێت لەگەڵ هەموو لایەنەکانە ئیشکە ڕۆیایەکی اقتصادی هەبێ و لەگەڵ سەرۆک کۆمارە لەگەڵ سەرۆکی قەزای عەلا لەگەڵ سەرۆک پەرلەمانە ئەبێ تیمێک بن پێکەوە هاوکار بن
سەرۆکی کۆماریش ئەبێت دەورێکی زۆر بەهێزی هەبێ لەم مدەتانە ئێمە مشکلەکانی کورد ئێشتام حل نەکراوە ئەبێ دەورێکی هەبێ و ئەو دەورەش بە هەنگی لەگەڵ هەموو لاکانە ئەتوانێت ئەو دەورە ببینێت و هیواداریشین کە ناخۆی خۆشمان ئەوە زۆر جارکە ئێمە سەری لە ئەخیرەکەیان سەر ناخۆی خۆمان کە بتوانین پێکەوە بە یەکریزی بڕۆین بەرەو بەغا. بەڕێز دکتۆر سامان شاڵی پسپۆڕی نێودەوڵەتی سوپاس بکە لەگەڵ مامووی لەو بەشەی بەرنامەدا سوپاس بۆ شرۆڤ و زانیاریەکانی بەڕێستان هیوادارین هەموو شتێک مای خێر بێ.